یانەی وەرشی هەولێر کەوتوتە نێو تونێلێکەوە تاکە ڕووناچی و تاکە تروسکایە کە هەبێت ئەم یاریگایە کە منی لێم لە ئێستادا یانەی وەرشی هەولێر نەکارجێڕی و نەیاریگایەکی فەرمی و نەی دیاریزانێکی گواستۆتەوە بۆ ڕیزەکانی تاکە ڕووناچی کە هەیە ئەم یاریگایەیە یاریگای نێو پارکی سامی عەبدوڕەحمان ئەماش لە کاتێکدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە لەلایەن پارێزگاری هەولێرەوە دەستکرا بە نۆژەنکردنەوەی یاریگای شەید فڕەنسۆ هەریری چیمەنی یاریگاکە گوازراوە بۆ ئێرە بۆ دروستکردنی یاریگایەکی مەشق و ڕاهێنان یانەی هەولێر لە ئێستادا هیچ کەسێک لە نێو بینای یانەکە دەوام ناکات ئەمەش بەهۆی ئەوەی لە 15 ئەم مانگە دەستەی گشتی یانەی هەولێر 6 کەسی وەکو ئەندامی نوێی دەستەی کارگێڕیانەکە هەڵبژارد بەڵام تەنها دوای 48 کاتژمێر دوو لە ئەندامەکان دەستیان لە کار کێشایەوە بەمەش ڕێژەی یاسایی تەواو نابێت و ناکرێت بە 4 کەسەوە یانەیەک بەڕێوە بردرێت بۆی ئەو دەستەیە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش هەڵوەشێنرایەوە تاوەکو ئێستا نازانرێت چارەنووسی یانەی هەولێر بەرەو چۆ دەڕوات لە کاتێکدا یاریزانەکانی یانەی هەولێر پەیتا پەیتا یانەکە جێدێڵن و لە دوایین ڕۆیشتنی یاریزانیشدا شێرکۆ کەریمی ئەستێرە و کاپتنی یانەکە بوو کە ڕووی کردی یانەی زاخۆ هاندەران و وەرچوانانی شاری هەولێر چاویان لەوەیە لە نزیکترین کاتدا و بەر لە هاتنی 1/8 ئەوان دەستەیەکی کارگێڕدا بندرێ و کارەکانی خۆی دەست پێ بکات بۆ ئەوەی یانەی هەولێر ڕوبەڕووی هیچ سزایەک نەبێتەوە.